زۆر سپاس دەکەم بە خێراتنیەوەکەم بەشی یاسام تەواو کردووە. چ هەستێکت دێ ئەمڕۆ دوای چەندین ساڵ خوێندن سەرنجام گەشتی بۆی کە خوێندنە تەواو کردووە؟ وەڵا هەستێکی زۆر خۆشم هەیە بەجددی لەبەرەوەی دایک و باوکیشم هەم پاڵپشتم بوون وەتوانیم ئەم قۆنە بگەم بەم قۆناغی ئێستام بەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە هەستە ناخۆشەکەشی تایە لەبەرەوەی کۆتا قۆناغا هاوڕەکانت بەجێڵی هەرکەسە و ئەڕوا بە ڕێگی خۆیان تۆز ئەویان ناخۆشە. ئەو بەشێک کە تەواوت کردو بەشی دڵخوازی خۆت بوو؟ بەڵێ بێگومان بەشی دڵخوازی خۆم بوو. بڕیارت داوە یا خۆت ئومێد دەکەی لە داهاتوودا لەو بەشی خۆتا دەست بەکارکردن بکەیت؟ بەڵێ لە پرۆژەمە ئیشاڵڵا. چی یادگاریەکت هەیە لەگەڵ زانکۆدا کە هەرگیز لە بیری نەکەیت؟ وڵا یادگاری زۆر خۆشی هەیە بەس حالێن هیچم لە مێشکانیە بۆ تامڵم. لێرەوە چی بە هاوڕەکانە دەڵێ کە چەند ساڵێک لێرە بێگە خوێندوتانە؟ پێ خۆشحاڵم بەناسینی هەمویان هەر لە سەرەتای زانکۆ تا کۆتایی قۆناغەکەمان و هیوادارم هەمویان گەن بە ئامانجەکانی خۆیان هەمیشە سەرکەوتوو بن لە بوارەکانی ژانی خۆیانە. لێرەوە بە تایبەت سوپاسی کێ دەکەیت کێ بە دەرەجە یەک پاڵپشت و هاوکارت بۆ لە خوێندنە؟ بە دەرەجێک سپاسی دایک و باوکمەکەم چکە بەجددی زۆر پاڵپشتم بوون لە خۆشی نەخۆشیە لەگەڵ ما بوون زۆر هاوکارم بوون تام گەم بەم قۆناغی